بارودۆخی ئەمڕۆی کوردستان زۆر ئاڵۆزە. دەستێوەردانی دەوڵەتە ئیقلیمیەکان لە کوردستانە زۆر بە ئاشکرا دیارە. بەداخەوە دەستی تاوانکاری و خراپەکاری ئەگاتە تێکۆشەڕەکانی کورد. ئەمەش بەڕای من تاوانێکی زۆر گەورەیە کە ڕێگا لە ئازادی خەڵکە گیرێ لە ڕێکخراوێکە یا لە لایەنێکی سیاسیە بەشداری بکە بە داواکردنی مافەڕەواکانی میلەتەکەمان. یەکێک لەو تاوانانەی کە ئەنجام درا شەهیدکردن و تیرۆرکردنی مامۆستا شەماڵی کفریە کە بە یەکێک لە تێکۆشەرە مەزنەکانی ئەم میلەتە ئەژمێرێ، چونکە ئەو نەک هەر فەرمانبەرێک بووە بەڵکو قەڵەمێکی گەورە بوو، نووسەرێکی لێهاتوو لێزان بوو، شارەزا لە بوارەکانی نووسین لە کتێب نووسینە لە نەخشە کێشانە، واتە مرۆڤێکی فرەڕەهەند بوو. ئەو توانی خزمەتێکی زۆر گەورە بە میلەتەکەمان بکە. ئەم شەهیدکردنەی تەنیا شەهیدکردنی بایۆلۆجی نییە، بەڵکو شەهیدکردنی دۆزێکی نەتەوایەتی میلەتەکەمانە کە بەشداریکردنە لە خەباتی سیاسی بۆ گەیشتن بە ئاوات و ئامانجە دیێرینەکانی میلەتەکەمان. دوژمنان هەمیشە هەست بە کێماسی دەکەن کە ئەو تێکۆشەرانە ئەبینن ڕۆڵی گەورەیان هەیە لە هوشیارکردنەوەی خەڵکەکانە، بۆیە هەوڵی ئەوە ئەدەن لە ڕێگەی خۆیانەوە بە هەر هۆکارێکی تایبەتی بێ یان لە ڕێگەی کڕینی خەڵکە دەروون نزم و خەڵکە خۆفرۆشەکانەوە چلایەن بێ چ تاک بێ ئەو تێکۆشەرانە شەهید بکەن. ئەوە کاروانی کوردایەتی هەر بەڕێوەیە بۆ شەهیدکردنەکانیش هەر بەردەوامی هەیە، بەڵام میلەتەکەی ئێمە ناسرەوێ، میلەتەکەی ئێمە کۆڵنادا. شەهید بوون ترۆپکی گەیشتن بە ئاوات و ئامانجەکانە لە ڕێگای بەدەستێنانی مافەڕەواکانمان. لەبەرەوە شەهیدکردنی مامۆستا شەماڵ و دواتریش کە ئەو دریان کە لە سلێمانی شەهید کراوە، پێشتریش دەیانی تر شەهید کراون، کۆڵ بە میلەتی کورد نادا بە هەموو لایەن و حیزبە سیاسیەکانەوە بە هەموو تێکۆشەرەکانیەوە. لەبەرەوە بینی ئەو بارودۆخە هەروە بە ئاسانی تێ ناپەڕێ و بێ ئێمە وەکو کورد هەمیشە هەوڵی ئەوە بدەین نێرین ئەو دەستە دوژمنانە جێگەی خۆیان بکەنە ناو دڵی میلەتەکەمانە. بەداخەوە ئەوەی لە کوردستانە ئەمڕۆ تێپەڕێ ئەو ڕووداوانە بە چاوی خۆمان نەبینین کە جێگەی داخە خەڵکانێک هەبن بۆ دوژمنە داگیرکەرەکانی کوردستان ئەو کارانە ئەنجام بدەن کە ئەوەش دیسانەوە بەبێ تۆڵە لێکردنەوە ممکن نییە بگاتە نەتیجە. ئەوانە ئەمڕۆ بێ یاسبەی خۆیان ئەبێ بناسنەوە چیان کردووە، چ تاوانێکیان ئەنجام داوە. سەرەتا من سەرکۆنەی هەموو ئەو کارە تیرۆریستیانەیەکەم کە لە باشووری کوردستانە ڕووەدا، بەڵام لەگەڵ ئەوەیشە من لەگەڵ ئەوان نیم هەر مرۆڤێکی ئازادی خوازیان سیاسی ئایا سەربازی لە هەر حزبێکە کە کارەکە ئەمڕۆ چونکە داگیرکرد دەستی باڵایە بەسەر هەرێمەکە بەداخەوە و دەستی ناوخۆی و خۆفرۆشیشی تایە، ئەمە باشترە شێوازی خەباتیان بگۆڕن. ینی تۆ نابێ بە دەستی خالی و بە سنگی ڕوتەوە بچتە بەردەم چەقۆی دوژمن. من لەگەڵ ئەوە نیم، ئەبێ شێوازی خەبات بگۆڕێ. هەر کەسێ هەر حزبێک هەر تێکۆشەرێکی ئازادی خواست کە ئەزانێ بە ئامانج گیراوە ئەبێ ئاگداری خۆی بێ. هەر ئەوە نییە کە قەڵەمەکان و خەڵکە تێکۆشەرەکە شەهید بکەن بگرە ئەوان دژی هەموو قەوارێکی کوردین یەکێک هەمووی سیرەی تێت، بەڵام ئەوە ئەیەوێ دەستە جەمعی ڕوبەڕووی ئەو پیلانانە ببینە.